ڕووداوەکانی ئەم دواییەی سووریا بە تایبەتی شاری حەڵەب و هەردوو گەڕێکی ئەشرەفیە و شێخ مەسعود و ئەو کاولکاری و دەربەدەرکردنی هەزاران خێزان و شەهیدبوونی دەیان ڕۆڵەی گەلەکەمان هەستی پاراستنی نیشتیمانی و ئەرکی سەرشانمان وای کرد کە بە ئەرکی خۆمان هەستین. ئەویش ئێمە دوو بەیانمان هەبووە، بەڵام لە چوارچێوەیەکی بەیانە نەمان هێشتەوە. بەڕاستی ئەم جارە ئێمە تەکنیکێکی نوێمان بەکارهێنا کە ئیشی ڕاستەقینەکە بوو. ئەویش ئەوە بوو کە پەیامێکمان هەبوو بۆ 120 دامەزراوەی گرنگی جیهان لەسەر ئاستی پاراستنی مافەکانی مرۆڤ و ئاشتەوایی جیهانی کارەکەن بۆی کە دەنگێکی ڕەوای پاراستنی مافی گەلی کورد بگەێنینە ئەو دامەزراوانە. لە دیوێکی ترە بۆی کە بابەتەکەمان بە بابەتێکی جیهانی بناسێنین یان بە جیهانی بکەین، ئەویش پەیوەندیکردن بوو بەوەی کە بەیانەکەمان گەیانە 250 دامەزراوە و ئاژانسی میدیایی جیهانی کە بۆ ئەوەی کە زمانێکی ئینگلیزی کە بتوانین بۆ نمونە ئەو ڕووداوە بکەین بە بابەتێکی دۆزێکی جیهانی. بەڕاستی چکە ئەرکی ئێمە ئەوەیە کە بۆ نمونە دۆزەکانمان بگوێزینەوە، ئیتر تەنها ناوخۆی کوردستانە نەبێ بەڵکو بتوانین بۆ نمونە بکەین بە بابەتی جیهانی. ئەمە کاریگەریەکی زۆر باشی هەبووە پێمان وابێت، چکە دەیان ئیمەڵ و دەیان پاڵپشتی و ئەمانە گەڕاوەتەوە بۆمان لەسەر ئاستی جیهان، لەسەر ئاستی دامەزراوەکانی پاراستنی مافی مرۆڤ، لەسەر ئاستی دەستگا میدیایەکان. پاڵپشتەکان بۆ نمونە دەستگاکانی میدیا بەشێکی زۆریان هاوخەمی خۆیانیان دەربڕیوە و بەڵێنی کارکردنی جدیان داوە لەسەر ئەو بابەتە و ئاگاداربوونی خۆیان لە بابەتێک دەربڕیوە. لە دەستگاکانی پاراستنی مافی مرۆڤ زۆرینەی زۆریان لە پەیامەکانیانە کە تا لە دوێنەوە تا ئەمڕۆ بۆمان هاتووەتەوە ئەوەیە کە پاڵپشتی تەواوەتی پاراستنی مافەکانی گەلی کورد دەکەن و هەر ئەوەیش کە بۆ نمونە گەیشتری نێوەندگیری با بڵێین بە نێوەندگیری جیهانی گەیشتین بەوەی کە سووریا بگات بەوەی کە لە نێوانی حکوومەتی کاتی سووریا و هێزەکانی سووریا دیموکرات لێکتێگەیشتن ڕووبات. بەشێکی کاریگەری پەیامەکەی ئێمە بووە، چکە 110 دامەزراوەی جیهانی گرنگە بتوانین پەیوەندیان پێوە بکەین بیان خێنە سەرخەت و ئاگاداریان بکەین لەوەی کە ڕۆیات دەنگمان بەرز بێتەوە.